ئەم هەنگاوە هەنگاوێکی گەورەیە و هیواخوازین کە زانکۆکانی تر لە هەرێمی کوردستان بە تایبەتی زانکۆ ئەهلیەکان هەمان هەنگاو بنێن. ئێمە ئەم هەنگاوە بە گرنگ دەنرخێنین و پێشمان وایە کە ئەم زانکۆیانە بە تایبەتی ئەم سێ زانکۆی کە ئێمە ناومان هێنا کارێکی گەورەیان ئەنجام داوە و هیواخوازین کە ژمارە ئەو قوتابیانەی کە دیار کراوە لە 6 قوتابی کە ئەم ساڵ تەرخان بکرێ بۆ ئەم سێ زانکۆی بۆ هەر زانکۆی 2 قوتابی لە قۆناغی داهاتوودا زیاد بکرێ و بەشێکی زیاتر لە قوتابی وەربگیرێ لەم شوێنانە. ئەم پرۆژەی ئێمە ماوەی 4-5 مانگە بەڕێوەبەراتی گشتیمان گفتوگۆی لەگەڵ سەرۆکایەتی سێ زانکۆی ئەهلی کرد بۆ ئەوی فرسەتێکی خوێندن سەرڕای فرسەتی خوێندنی حکومی بۆ منداڵانی بێسەرپەرشت دابین بکرێت. ئامانجی پرۆژەکەمان بەخشینی هیوایە بە گەنجان بۆ گەنجانەی کە فرسەتی خوێندنیان لە زانکۆی حکومی دەست ناکەوێت یا ئەو گەنجانەی کە حەزیان لە بەشێک لە بەشەکانی زانکۆیەکی ئەهلیە لەم سێ زانکۆی کە ناومان هێنان بۆی بتوانن لەوێ درێژە بە خوێندن بدەن بەبێ بەرامبەر. سپاس بۆ هەر سێ زانکۆی بەڕێزی کۆمار و بەشکردان و جیهان پیرۆزبانیش نه